بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان، بەڕێز سەرۆکی ئەنجومەنی دادوەری، وەزیرە بەڕێزەکان، ئامادەبوانی ئەزیز، بەڕێزان ئەندامانی شەشەم کۆنگرەی سەندیکای پارێزەران، بەیانیتان باش. سەرەتا بەناوی خۆمان و پەرلەمانی کوردستان پیرۆزبایی گرێدانی شەشەمین کۆنگرەی سەندیکا لە تەواوی پارێزەرانی کوردستان و بە تایبەت لە ئەندامانی بەڕێزی کۆنگرە دەکەین. شەرەفمەندین بە ئامادەبوون لە دانیشتنیکردنەوەی کۆنگرە و سپاسگوزاری بانگهێشتەکەتانین. هیوامان وایە کۆنگرە ببێتە وێزگەیەکی پرشنگداری گەشەکردن و بەرەوپێشچوونی کاری سەندیکای پارێزێران و خاڵی وەرچەرخان و بۆ دەستپێکێکی نوێی خۆگونجێن لەگەڵ هەلومەرج و پێداویستی هاوچەرخەکانی کاری سەندیکایی و پیشەییتان. بە جۆرێک چالەکیەکانی سەندیکا و پابەندی تەواوی پارێزەران بە ئاراستەی بەرقەرارکردنی سەروەری یاسا و بنەما سەرەکیەکانی دادگەری ڕاستەقینە و سربەخۆیی دادگاکان بێ. بەڕێزان، لەو ڕوانگەی ئەرکی پارێزەرایەتی ئەرگێکی ئارەزومەندانەیە و تەنها لە پێناوی پێدانی ڕاوێژ و ئامۆژگاری یاسایی و داکۆکیکردن لە موەکیل و بەشداریکردنی بەپێوەی پرۆسەی دادبینی کورد نابێتەوە، بەڵکو چ پارێزەر وەک خۆی و چ سەندیکاش وەک چەتری کۆکەرەوەی پارێزەران ئەرک و بەرپرسیارەتی گەورەتریان لە بواری کۆمەڵگەیی لە ئەستۆیە و ئەسڵ ئەوەیە لە بواری معریفەی یاسایی و تەنانەت ڕۆشنبیری گشتی و هونەری قسەکردن و باوەڕهێنان بە بەرامبەر و ڕوبەڕووبوونەوەی هەر دۆخێکی نەخوازرا و لە سەنگەری پێشەوەی داکۆکیکردن بن لە کوردستانیان. بۆیە چاوەڕوانیمان لێتان ئەوەیە کە ئەو ئەرک و بەرپرسیاریە گرنگەتان نادیدە نەگرن و لە خزمەتی دۆزی ڕەوای گەلەمەکەماندا تەوزیفی بکەن. بە تایبەت هەرێمی کوردستان لە ئێستادا بە دۆخی هەستیاردا دەگوزارێت و دامەزراوە دەستوریەکان و دەستەبژێری سیاسیش هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە دەبێت هەرێمەکەمان لە مەترسی گۆڕانی بۆ گۆڕەپانی شەڕی بە وەکالەتی لایەن و بەرژەوەندیە ناکۆکە ناوچەیی و هەرێمەکان بە دوور بگرین. دوجار هەمومان بە ناچاری و بە نابەدڵیش بێ مامەڵە لەگەڵ ئەمری واقعەکەین و سنووری دەسەڵاتە دەستدوری و سیاسیەکانیشمان تا ڕادەیەک وازحن. بۆیە بەگشتی هەموو بژاردەیەکی ڕەوا بۆ پاراستنی شکۆمەندانەی هەرێمەکەمان و کوردستانیان یارای پشت پێبەستنە بەمەرجێ لە ئەرک و بەرپرسیارەتیە نەتەوەیی و مرۆیی و حقوقەکانمان بەرامبەر پاچەکانی تری کوردستان زۆر دوورمان نەخاتەوە. ئامادەبوانی ئازیز، بێگومان بەڕێستان زۆر بە سانایی درکتان بەو هەڕوشە هەنووکەیانە کردووە کە لەسەر ئاستی عێراق ڕوبەڕووی خودی قەوارەی هەرێمی کوردستان و دەسەڵاتی دامەزراوە دەستەوریەکانی بوونەتەوە. لە ئێستادا مەترسیەکان سەرباری تێکەڵی و لێڵیان، بەڵام بە دیاریکراوی زیاتر ڕەهەندی دەستوری و یاساییان وەرگرتووە و هەوڵگەلێکن کەوا قۆناغ بە قۆناغ جێبەجێ دەکرێن و ئاکارەکانیان وەدەردەکەوێت. لە ڕابردوویەکی زۆر نزیکا لە ڕێگەی پەسەندکردنی هەندێک قانونی ئاسایی وەک یاسای کارگەڕی دارایی گشتی فیدراڵی و یاسای دادگای فیدراڵی و کارکردن لەسەر پەسەندکردنی یاسای خزمەتی شارستانی فیدراڵی و یاسای نەوتوغازی فیدراڵی و چەند یاسا و پرۆژە یاسایەکی تر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێشێلکاری ڕوون بەرامبەر پرینسیپە سەرەکیەکانی فیدراڵیەت و پرینسیپی سازان و پێکەوە هەڵکردن کراوە و لە دەرەوەی سیاقاتی دەستوری هەوڵی لێسەنەوەی بەشێکی زۆری دەسەڵاتەکانی دامەزراوە دەستوریەکانی وەک پەرلەمان و حکوومەت دراوە. لە نزیکترین کردەشدا لە پاڵ داواکاریەکانی خۆپیشاندەرانی باشوور و ناوەڕاست خواستی زۆرێک لە هێزە سیاسیەکانی نێو پەرلەمانی عێراق لە دروستکردنی لیژنەیەک بۆ هەمواری دەستوری ساڵی 2005 بە پێی مادەی 142 نەک 126 بەرجەستە بووە و تا ئێستا ئاماژەکان ڕوون نییە ئاخۆ بەرەوچۆ و بۆچی ئاراستە دەکرێت. بۆیە بەڕێستان لە سەندیکای پارێزەران پێشچین و توێژەکانی تر دەبێ چاوتان تیژ بێ لەسەر جوڵە و ئامانجی ئەو لیژنەیە و ئەندامانی کورد لە لیژنەکە بە سەرنج و تێبینی پشتڕاستکراوە بە سەنەدی دەستوری و یاسایی دەوڵەمەند بکەن و لە بنەڕەتیشدا هەر ئەوەتان لێ چاوەڕوانەکەین. لە کۆتاییە بە پێویستە زانم داواتان لێ بکەم کە لەم کۆنگرەیە تاوتویەکی وردی هەردوو یاسای
ژمارە 17 و ژمارە 18 ساڵی 1999 هەموارکراو یاسای پارێزەرایەتی و یاسای خانەنشینی پارێزەران بکەن. چکە کۆنگرە باشترین دەرفەت بۆ بەشداریەکی کارایی نوێنەرانی سەرجەم پارێزەران و خواستەکانیانە ڕەخسێنێ و دەتوانن ئەگەر کەم و کوڕیەک لەو دوو یاسایەدا هەبێ لەم دەرفەتە زێڕینە گفتوگۆی لەبارەوە بکەن. هاوکات لە پەرلەمانی کوردستان خواستمان ئەوەیە کە بەڕێستان وەک شەریکێکی دڵسۆز و پیشەیی هاوکارمان بن لە کامڵکردنی بنیادی تەشریعی هەرێمەکەمان و دەستنیشانکردنی ئەو کەم و کوڕیانەی لە یاسا بەرکارەکاندا هەن، چونکە بە دڵنیاییەوە ئێوە دەزانن لە ئەنجامی تەطبیق کام یاسا، کام مادە، کام بەرگە پێویستی بە هەموار و چاکسازیە. لەبەرەوەی بەڕاستی چەند گرنگە هەرێمی کوردستان ژێرخانی ئابووری بەهێز و سیستمی سیاسی دیموکرات و حکمی ڕەشیدی هەبێ، هێندەش گرنگە منزومەیەکی تەشریعی هاوچەرخ و کامڵکراوی هەبێ کە لە ئێستادا بەداخەوە دەیڵێم کە ئەو منزومەیەمان زۆر هەژار و پەرت و ناکامڵ و هەڕەمەکیە و پێناسەکردن و هەڵسەنگاندنی بۆ چاودێران و توێژەران مایەی تێڕامان و هەڵوەستە لەسەرکردنە بە جۆرێکە لە هەندێ بواردا کەڵەکەبوونێکی تاقەت پڕووکێن و لە هەندێ بواریشدا بۆشاییەکی ناسروشتی هەیە. بۆیە دەخوازین هاوکارمان بن بۆ چارەسەری بەشێکی ئەو کێشەیە. خوا کوردستان و کوردستانیان بپارێزێت و ئێوەش سەرکەوت و سەرفراز بن.